باز لە باشترکردنی ڕەوشی ژیانی منداڵانی بێسەرپەرشت دەکەین، باز لە دروستبوون یەکی نیشتەجێبوونەکەین بۆ منداڵانی بێسەرپەرشت و ژنانی ماڵەکانی داڵدەدان. زۆر جار لێواکرەوە منداڵانی کە لەوێن کە تەمەنیان نەگاتە هەژدای تر ئەبێ ئەوێ بەجێ بێڵن، بەڵام لە دەرەوەش لە نێو کۆمەڵگەشە خانە و لانە و شوێنێکیان نیەمان بۆی بچن. بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەریان ئەحمەد کە بەڕێزان وتەبێژی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتین. کاگەریان سڵاو لێبێ. وانیتان باش، بەخێر بێ، زۆر بەخێر بێ. سەرەتا لە دروستکردنی یەکی نیشتەجێبوونەوە دەست پێ بکەین. ئەمە چی یەکەی دروستەکرێ، شوێنی بۆ دیاری کراوە یاخودنا؟ بەڵێ، سەرەتا سڵاو لە بینەرانی کورسان لە هەر شوێنێکن. دیارە دوایەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کە نزیکەی 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت وەژا دروست دەکرێ. ئێمە ژۆک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کێشەیەکی زۆر لە مێژە هەیە کە ئەو مناڵانەی تەمەنیان ئەچێتە سەر و 18 ساڵ بە پێی ئەو یاسا و ڕێنمایانی کە بەکارە لە حکوومەتی هەرێمی کوردستان نابێتە لە خانەکان بمێنن. ئەمە ئەبوو بەمای سەرلێشوانی ئەو کە ئەو کوڕەیە ئەو کچە زۆر جا کوڕەکان تووشی لادان و تووشی ئاسەنی گەورە بوون و هەروە کچەکان تەنانەت تووشی دەستدرێژی ژەبوونەوە. لەبەرەوە تا ئەم دقی کەم تۆ قسەی تیاکەین وەکو پێویست ئەو کێشەیە چارەسەر نەکرابوو. بە جوودی جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و بامانجی لەگەڵ ئەنجومەنی وەزیران پێشنیاریەوەی کرد نووسراوێکی بەرز کردەوە بە ژمارە 13 لە حوتی 11/2022 داوای کردووە کە لەو یەکە نیشتەجێبوونە هەندێک بۆ وەزارەتی کار دابین کرێ بۆ ئەو کەسانە. وفي هیچ کۆمەڵی خەڵکی کەمانی ئەو ژنانی کە ڕەشیان لەسرە لە ناو ماڵی داڵدەدانەکانان ئەوانیش بە هەمان شێوە تووشی ئاستەنگەمنەوە لەو کاتانەیە کە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەوەی کە مەترسی لەسەر ژیانیان نامێنێ کە سوکاریان وەکو پێی زۆریان ناگرنەوە ئەوانیش سەر لە نوێ هیچ شوێنێک نییە کە بیانگرێتە خۆی. بۆ ئەم حاڵەتی ئێستا ئەومان بە چارەسەر زانی کە ئەو ژنانە یا ئەو مناڵانە بەرینە ئەو یەکە نیشتەجێبوونانە هەتاکو تەمەنی 24 ساڵی لەگەڵیان نابین و بتوانن بچنە سەر پێی خۆیان و تەکوینی ژیانی خۆیان بکەن ئەو کاتە ئێمە دەستیان لێبەر بین. مەبەستێت تا تەمەنی 24 ساڵیانی لە دەرەوەش هەر چاودێریانەکەن طبعا ئەو هاوکاری دوای هەش دەکەێتە لای ئێمە هەر سوکۆیە لای ئێمە بێ بەڵام لە ناو خانەکانان نیە کەسێکی ڕەنگە خۆی قاوەم بڕیار بێت چکە لە ناو خانەکانە کۆمەڵی یاسا و ڕێنمایی ئەوانەی سەر جەبەجێەکرێ هەرچەنە بە هەمان دەسوور ڕەنگە ئەو یەکە نیشتەجێبوونانە ژۆکو کەسێکی ئاسایی نییە بە مەسەلە پێویستی بە چاودێری پێویستی بۆیە کە بیپارێزی پێویستی بۆیە کە ژیانیشی مسۆگەر بکە ینی کۆمەڵێک لێپسرایەتی هەیە بێمە بیگرینەخۆوە خۆشببختانە جەنابی وەزیریش دوێنێ من قسەم لەگەڵا کردو ینی هەوڵی ئەوە درێت ینی ئەوە بۆیە ینی ناتوان بیکەم بە خەبەر بڵێم ینی بەڵام هەوڵی جددی هەیە کامانە دەستیان لێ بەرنەی درێوە ئیشیان بۆ دوزرێتەوە ینی لە توای تەمەنی تر 24 ساڵی پێم وابێ کەسێکی ڕاشیدەوە ئەتوانێت خۆی خاوەن بڕیاری تاو بێت. باشە ئەی بۆ ئەو ژنانی کە لەو خانە ئەو ژنانش بە هەمان دەستور ئێمە لە ماوەی ئەو چەند ساڵی کە لامانەمێنێتەوە ڕەنگە بخایانی ڕەنگە زۆر کورتخایانیش بێەوەن بەڵام لە هەموو حاڵەتەکە ئێمە کەیسمان لایە ینی ئێستا ژنمان لایە بە 3-4 مناڵەوە بەڕاستی مەساتە ینی یەکەم بۆ مناڵەکان لە ناو سنتەریا بمێنێتەوە خۆش نییە مەسەلە ڕەنگە مناڵێکی ناتەندروست دەرچێتەوە یا مناڵێک بێ دوور بێت لە ژیانی لە پەروەردەی مناڵی ینی ئەو کۆمەڵێک شت لە زاکیریان ڕەنگە بمێنێتەوە پێویستمان بۆ ئێمانە ئینقاسکەین. لەبەرەوە من پێم وایە ئەمە چارەسەرێکی زۆر باشەوە من پێم وابێ ئەگەر لە داهاتوو تا بتوانیشتی باشترکەین ئەوە زۆر باشە بەڵام بۆ ئەمەی ئێستا پێم وابێ ئێمە ئاسەنجێکی زۆر گەورەمان تێپەڕانوە و من دوێنێک بێ ڕۆژنامە نووسی پرسیاری ژمارەیە کرد من بەلامانەوە ژمارە گرنگ نییە ئەگە بتوانانی ژیانی چەند کەسێکیش بەم پرۆژەی ئێمە نەجاتی بێ ئێمە خزمەتێکی گەورە بە هاوڵاتنی خۆمانەکەی ئەمە هەوڵێکی گرنگە کرێ لە ئایندەیە فراوانتر گەر ئێستا هەمووشیان شمول نەکەوە کرد. باشە ئێستا دۆخی ئەو کەسانی کە لەو خانانەدان چۆنە؟ زۆر باشەکانیان بۆ دابین زۆر باشە من لێ ناشارمەوە لە سەردەمی خۆتەزانی کۆرۆنایە هەمومان تووشی ئاستەنگ و تووشی قێرانی دارایی بووینەوە
بەڵام خۆشببختانە بەهۆی خەڵکی خێرخوا بەڕاستی ئێمە ئەو خانانەمان بۆ لەحزێکیش پەچی نەکەوتووە هەر لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە هەم لە ڕووی خواردن و کەلوکەل و پەلی پێداویستیەوە یعنی هەموو پێویستەکان هەموو پێویستەکانی ئەم لەبەردەستە باشە لە هەموو شارۆچکەیەگە و خانانە هەن لە سلێمانی هەیە هەولێر دوهۆک سلێمانی هەولێر دۆ باڵێ باشە ئەگەر لە قەزا و ناحەکان قەزاکان بە تایبەت باڵێ خەڵکانێک پێویستیان بۆ خانانە بێ ئاسایی ئێمە لە هەر شوێنێکی ینی دەوروبەری شارەکان مناڵ لە هەر شوێنێکە بێ مۆریەگرین تەنانەت دێمە هەندێک مناڵێ کێشەی یاسایی بۆ دروست بووە کێشەی مەسەر لەگەڵ دایک و باوکی خۆیان ناژین دروست بووە زۆر جاریان جۆزینە بۆ شارەکانی تریانی ئەو جایی نەهێت ئەو پەیوەندی هەیەەوە لەبەر سەلامەتی مناڵەکە لەبەر سەلامەتی دایک و باوک چێن ئەو کەسانی لەو خانانیەوەیە کە ئەکرێ وەریان بگرن ینی مەرجەکان چی مەرجەکان تەمەنی شمول بکە مەیەک دوو کەسوکاری نەبێ مناڵ ئێمە لە 0 بۆ 4 هەمانە چەند قۆناغێکە 5 بۆ دامانە دە بۆ پێش 18 ئەوانە تقریبان جاکراونەوە تەسنیف کراون و هەنێ مناڵمان هەیە ئێمە دایک و باوشیان هەیە بەڵام جابوونەتەوە هیچیان نایگرنە خۆیان ئەمانش زۆر جار کە تووشی کێشابنەوە ناچارە هەنینە لای خۆمان تا کەسێک تەبەنیەکات باشە ئەمە بۆ مناڵەکان باڵێ باشە یعنی بەردەوام جێگە هەیە بۆ مناڵی ترەگەر ئێمە ئەگەر هەر چۆنێ بێ جیانەکەینەوە ڕەنگە تەزیق بین بەڵام خۆش نییە مەسەلە مناڵێک لەسەر شەقام تۆ چۆن ینی مەسەلە دڵ تەحملی ناکە ئەوشتانە یعنی ئێمە ڕەنگە ئێمە بزانین لە ماهێتی ئەم پرۆژەیە کە داوامان کردو بۆ ئەو کەسانە ئەزانین چێ ڕزگارەکەین یعنی تا نەچتە خانەکان تا نەچیتە مەشاچیلی ئەو مناڵانە نەبینی نازانین چ خزمەتێ بەو کۆمەڵە خەڵکاکەی و لە زۆربەی بەڕێوەبەرایەتەکانمان ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کێشەی حەقیقی و گەورەمان ئەمە بووە کە ئەم مناڵانە لە دوای هەژدە دەستبەردارە بووین ژمارەیان زۆرە ژمارن بە دقیق لام نیە ئێستا بەڵام وەکو پێشتریش پێم وتی ئێمە گرت ژیانی چەند مناڵێکی ڕزگارکەین چەژنی ڕزگارکەین خۆی بۆ خۆی دیارە ئەگەر پێشترم پرۆژەیە بووە ئێستا ژمارەیە گەنە بەدەر لە پرۆژەکە وەسم خانەکان لە نێو خانەکان ئین کەوتو جاری وایە تا 50 ئەڕوا 6 ئەڕوا مەسەلە بەر شارە و بە پێی ئینی خۆی باشە ینی منداڵی تێدا دایک و باوکیشی هەن باوکەکە نایگرێت هەیە زۆر جار کێشەکانمان لە ڕێی توێژەر و یاسایەکانمانەوە گەیشتونەوەی حەلی ژەکرێ کەسنەوە لای دایک و باوچیان ئەمەە مەشاچیل و ئەوە ئاژاوی گەورە لە ماڵەکەی ڕاکەن لە دەستیان ینی شەر نییە مناڵە بێ کەس و بێ سەرپەرش بێ بەڵام خۆ دەزانی ئێستا بەهۆی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی لەناو خۆمانە ئەبینرێ ینی مناڵ قوربانێکی گەورەیە ڕاستە باشە ئەی مەرجەکان بۆ ژنانەکە لەوێ داڵدادرن ئەو ژنا بێ تەمان خۆ دەزانین کەوێتە لای لە شێڵتەرەکان هەموو پشڕاستکردنەوەی نەکەی لایە مەسەلەکە ئەمە کەیسی هەیە و کێشەی حەقیقی هەیە ئەو کاتی کە ڕساق بۆ ئەم ژنە هیچ کەسێوەری ناگرێت تەبعاً دیارە ئێمە خۆمان سەردانمان کردو ئێستا زۆر چەند کەسێکگەی لە ناو ئەو ماڵی داڵدەدانە هەموو شتێکی حەل بووە بەڵام ناتوانێت لە دەرەوە هیچ شوێنێکی نییە بخینە سەر جادا ئەبێت نابێت خۆی دوو مناڵ خۆی سێ مناڵ لەبەرەوە ئێستا حالێن وجودیە خەڵکەکان هەن بەڵام شوێنەکە هەبێ ئێمە ئەوانش چارەسەرێکی زۆر تەندروستە وەکو ئاماژۆ پێکرەوە خستە دەروی خانەکە یەکەم جێگەورەگەی نییە کەو جێگەورەگەشیان بۆ دابنێن ئیشوکاری نییە بەڵێ ڕاست بێ شوکاری کێوێ بۆی توانێ خۆی مناڵەکانی پێ بژێن خۆی ئەگەر ئەمانە چارەسەر نەکرێ خامێکن بۆ ئەوەی کێشەیەکی لێ دروست بێتەوە ئەمێ مۆزوعەکە ئەجینا خۆ ڕەنگە مناڵی تابێت زۆر تەندروست بێ و زۆر ئەوەش بێت کە ئەچێتەوە لە دوای خانەکە خەمانە ینی خۆی پێگەیان و خۆی دروست کردوێتەوە هەنێک کەس ئەتوانم خوێنن بەڵێ هەموو ینی ئاسانکاریشیان بۆکەین بەڵام ئەوەیە وەکو پێم وتی کێشە کۆمەڵایەتەکان زۆرن ئەمانە کەیتە دەرەوە لە خانەکان ینی زۆربیان تووشی کێشە و مەشاچیلی زیاترە بن بەداخوانی چیرۆکانی تۆزێک زۆر ناخۆشە بەڵێ بەڵام کێشەی حەقیقی نەبێت چارەسەریان کرێن ئەمە بێ دەستخێنە سەر برینەکان و داواشمان کردو ئێمە ینی وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی
پێویستە ئاینەسیێم کەسانە بگرین گرنگ نییە ژمارە گرنگەوە ئێمە بتوانین ئەو کەسانی کە کەسی تاگەشتە بنبەزیانی ژنێک کە هیچ کەس وەری ناگرێتەوە برا نایوێ خوشک نایوێ دایک و باوک نایوێ حاشای لێکراوە ئەمە چی لێک ینی خۆ تۆ ناچی تۆش بخێتە سەجادە جارێکی کە خەڵکی کە بە شێوازێکی کە و مەشاکیلچکە بێتەوە ئەنج بچێتەوە ناو چاکسازەکان و ئەتوانم من ئەمە بەسمەوە بە نقطەیەکی گەشەوە یەکێک لەوانی کە ئێستا لە چاکسازەکان جێگە نییەوە ئەو ژمارە زۆری کە خەڵک لەوایە ئەم کێشانن کە ینی وردە وردە زیاکەن وای لێت لەوێ خەڵک زیاتر لە کێشەیەکەوە تێوەگلێ وەکو تاوانبارە چێتە ناو زیندانەکان بەداخوایان بەڕاستی چیرۆکان تۆزە ناخۆشن تایبەت لەم بەیانە باسەکەین بەڵام ئەوی کە مای خۆشحاڵیە ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانە بە هیوایەوەی بەزوویی یەکەکان دروست بکرێت دەست پێ بکرێت ئەو یەکانە پێم وابێ لە هەموو شار و شارۆچکەکانە ئەو کاتەماسانکاری نییە هەوڵاتیەک خۆی خەڵک لە شارێکەوەاتوە لە شارەکەی خۆی ئەگەر شمولی بکە لەوێ نیشتە جێبێ ئاسانترە خۆ بۆ مناڵانەوە یا ژنەکە ئێمە لە سلێمانیە بێ لە سلێمانی ئەمان بێ چونکە خۆتۆ دای نابڕی مەسەلە و کەسێکی قاچاقیش نییە مەسەڵ بەس پێویستی بە مڕعات و پێویستی بۆ هین ڕاستە و منەمێ ئەگەر ڕێگە بێ ڕوونکردنەوەی کەش بم لەسەر ئەم کەیسە چەند تەلەفۆنێکم بۆ هاتووە پێم وابێ ئەنجومەنی باڵای خانمانە ئەوانیش پۆستێکیان کردو لەسەرەوە بەڵام من پێم وابێ دوو شتی زۆر جیاوازە ئەوان داوای شوقیان کردووە یەکەی نیشتەجێیان کردووە بۆ هەموو ژنان بە گشتی بەڵام کام ژنە و ژنانی کە سەرمایی نییە داهاتی نییە و موچەی نییە و بێکەسە ئەوەش حاڵەتێکی ترەیانی ئەو زۆر جیاوازترە لەوە بەڵام ئەوەی جەنابی وەزیر بە نووسراوی ڕسمی داوای کردووە لە 2022 بە ژمارە 14 بە تایبەت بۆ مناڵە و بۆ ئەو ژنانەی کە باسمان کرد. کاگەریان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت تەبێژی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی زۆر زۆر سپاس کە لە لامان ئەمادە بووی هیوای سەرکەوتنتان بۆ خۆز زۆرتان خزمەتێکی بچووکمان بە فیەکی کۆمەڵگای کوردی کرد بێت زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس بە ئامادەبوونت